لە یەکێک لە گوندەکانی ڕۆژهەڵاتی کوردستان فێرگەیەکی ئاینی و کۆمەڵایەتی و ئەدەبی دەکرێتەوە و تێیدا جارێکی دیکە ئەو خوێندکارە کچ و کوڕانە با پرۆسەی خوێندن و زمانی دایک ئاشنا دەکرێنەوە کە بە هۆکارە جیاوازەکان لە خوێندن دابڕاون. گوندی سیاومەسر بە ناوچەی دەشتەتاڵی شارستانی بانەیە، گوندێکە کە لە کاتی خۆیدا ئیمکاناتێکی زۆری هەبوو و شارەدەیەک بوو، بەڵام بەداخەوە ئەمڕۆکانە ئیمکاناتەکەی بەرەو کەمبوون دەچێ و خەڵکەکەی زیاتر کۆچ دەکەن بۆ شار و بەهۆی نەبوونی زیاتر من وای دەزانم بەهۆی نەبوونی مەسائلی فەرهەنگیە کە مەدرسە و قوتابخانە و ئەمانە خەریکە لێرە بەرەو کەمڕەنجی دەڕواوە هەر ئەوە بۆتە هۆکار. سەرپەرشتیاری فێرگەکە ڕای دەگەێنێت فێرگەکە لە شارۆچکەی سیاومە کراوەتەوە کە نزیکەی 150 خێزان تێدا دەژی و مەڵبەندی گوندەکانی سنووری بانەیە. ئاماز لە کردنەوەی فێرگەکە پڕکردنەوەی ئەو بۆشاییە فەرهەنگی و ئاینیەیە کە لە ساڵانی ڕابردوودا دروست بووە. لە گرنگترین ئەو وانانەی کە لە فێرگەی سیاومە دەخوێنرێن وانەی زمانی کوردی و فێربوونی قورئانی پیرۆزە لەگەڵ ئاشنابوون بە فەرموودە و ژیاننامەی پێغەمبەری ئیسلام درودی خۆی لەسەر بێت. ئێمە پێشەکی لە خزمەت مامۆستا مەلاهێمنی تاهیریە، مامۆستای گوندی سیاومە، لەلایەن بنکەی کانیەوانە هاتینە خزمەتی بۆ دانانی کەلاسێکی کوردی کە بتوانین لە کۆتایی خولەکەدا بڕوانامەیان پێدەین و گوندی سیاومەش ئەو گوندە بوو کە تا ئێستا کاری فەرهەنگی، کاری ئەدەبی و کۆڕهای فەرهەنگی و ئەدەبی هونەری تیا بەرگوزار نەکرا بوو. لە مەراسیمێکدا بە ئامادەبوونی دایک و باوک و کەسوکاریان پۆلێک لە قوتابیانی فێرگەکە سرودی نیشتیمانیان پێشکەش کرد و دڵخۆشی خۆیان باکردنەوەی فێرگەکە دەربڕی. هاوکات لە بنکەی فەرهەنگی هونەری کانیبانە و فێرگەی سیاومە کتێبەکانی پرۆگرامی پەروەردەیی منداڵان و مێر منداڵان و گەنجان و لەبەرکردنی ژیاننامە و شعری شاعیرانی کورد وەکووانە دەخوێندرێن و گرنگیان پێدەدرێت. ساڵێکە لە دێهاتی سیاومە واتە سەر بە شاری بانە زمانی کوردیم خوێندەوە زۆر خوشحاڵم کە من ئێستا فێری زمانی دایکم بووم. من جاران لە ڕوون نەدەهات باسی زمانی دایکم بکەم چونکە زمانی دایکم زمانی ئاستەی خۆم بوو، بەڵام چونکە نەمەزانین لە ڕوون ناهات باسی کەم، بەڵام ئێستا بە سەربەرزی و باسی زمانەکەمەکەم چونکە هەماتوانم بە کوردی بیرۆکەم، بە کوردی بنووسم، بە کوردی بخوێنم. و لێرەوە سوپاس و پێزانین هەیە بە مامۆستای دڵسۆزە مامۆستا هێمن کە ماندوونەناسانە هەوڵی لەگەڵ داین و فێری زمانی کوردی و خۆشەویستی نیشتمانی کردین. واتە ئەگەر ئەو نەبووایە من هیچ شتێک نەدەبووم، بە هیچ لەم پەیانە نەدەگەیشتم. من زۆر خۆشحاڵم کە ماوەی 1 ساڵە فێری کوردی بووم لە لای مامۆستا هێمن، ماندوونەناسانە فێری کوردی کردوین و دەستخۆشی لێ یەکەم. من ئەڵێم بە هاوڕێکانم لە لادیەکانی کە بە مامۆستاکانیان بڵێن فێری زمانی کوردیان بکەن و لەو زمانە خۆشەی دایکیان بێبەش نەبن. دوای تەواوکردنی مەراسیمەکە لەلایەن سەرپەرشتیاری ئەنجومەنی ئەدەبی کانیسووری بانە و مامۆستایانەوە خەڵاتی بەشداربووان و ڕێزلێنان بەخشرایە تەواوی قوتابیان، هەروەها جەختیان لە بەرەو پێشبردننی ئاستی معریفی و ئاینی قوتابیان و دروستکردنی گیانی پێکەوە ژیان لە نێو پێکاتە جیاوازەکان کردەوە.